سەدان ملیۆن دۆلار بە کەڵکی مادۆرۆ نەهاتن و لە غەفڵەتدا چەند سەربازێکی ئەمریکی پەلبەستیان کردو لە چەند هەفتەیدا تو دادوەرێکی ئەمریکا بڕیار لە چارەنووسی دەدات. لەوەتەی مادۆرۆ دەستگیر کراوە قسە و باسی ئەوە هاتوۆتە ئاراوە ئاخۆ دەبێت سامانی سەرۆکە دەوڵەمەندەکە چەند بێت، بە تایبەتی کە وڵاتێکی بەڕێوە بردووە ژێر خاکەکەی پڕی نەوت بووە. ئەوەی بە فەرمی لەسەر ناوی خۆی تۆمارکراوە و دامەزراوە فەرمیەکانی ژمێرکاری حسابیان کردووە، سامانەکەی نیکۆلاس مادۆرۆی سەرۆکی ڤەنزوێلا تەنیا 2 ملیۆن دۆلارە. بەڵام لە ڕاستیدا ئەم ژمارەیە ڕەنگە 1% ژمارە ڕاستیەکە بێت. میدیا ئەمریکەکان دەڵێن تا ئێستا لایەنی کەم ئەمریکا بڕی 700 ملیۆن دۆلاری لە سامانەکەی مادۆرۆ بلۆک کردووە. ئەمە جگەلەوەی دەستی گرتووە بەسەر فڕۆکەی تایبەت و ئۆتۆمبیلی گرانبەها و سەدان ملک و ماڵیدا. هێشتا پسپۆرە دارایەکان باوەڕ بەم ژمارەیە ناکەن و دەڵێن لە سەردەمی دەسەڵاتەکەی مادۆرۆدا چەند تریلیۆن دۆلارێک لە سامانی نەوت دیار نەماوە و هەمووی بۆ مادۆرۆ و خانەوادەکەی چووە. بۆیە مەزەندە دەکەن سامانەکەی سەرۆکی ڤەنزوێلا چەند سەد ملیارد دۆلارێک بێت. بە فەرمی موچەی مانگانەی سەرۆکی ڤەنزوێلا 4000 دۆلارە و کرێی مانەوە و هاتوچۆ و پاسەوانەکانی لەسەر دەوڵەتن. ئەو پسپۆرانە دەپرسن ئایا کەس هەیە بتوانێت با موچەیەکی 4000 دۆلاری ئەو پارەیە کۆ بکاتەوە؟ کۆمپانیای PDVSA کەرتی نەوت ڤەنزوێلا بەڕێوە دەبات و بەهۆی ئەم کۆمپانیایەوە و ئەو پارە زۆرە دیار نەماوە. کۆمپانیاکەش مادۆرۆ خاوەنێتی. ئێستا میدیا گەورەکان چاویان لەسەر لێکۆڵینەوەکانە و پێیان وایە لە هەفتەکانی داهاتوودا ئینجا ژمارەی ڕاستەقینەی سامانی سەرۆکە قۆڵبەستکراوەکە دەردەکەوێت و سەدان ملیاری ژێر بەڕە دێنە سەر بەڕە.